گۆیان لە ناوچەی زاخۆ دەستی پێکردو لە 15/1990 گەیشتە ناوچەی سۆران ڕەوان سوباڵەکایەتی و ئینجا هەریر و باتاس. من ناوم شانیا فایقە، دانیشتوی قەزای سید سادقم و لە ئامادەی بەختیاری تێکەڵاوم لە قۆناغی 12 وێژەییم و ئێستا توانیومە بە کۆنمرەی 1.33 ئەم قۆناغە تێپەڕێنم کە بووم بە دووەمی نابیناکان و هەروەها سێمی ئاستی قەزای سید سادق. من چاوەڕێی ئەنجامێکی زۆر زیاتر بووم. کاتێک دەرەجەکەم وەرگرتەوە شۆکێکی زۆر دایگرتم، چونکە چاوەڕێ و دەرەجەیە نەبووم، بۆ من کەم بوو. کەسانێکی زۆر ئومێدیان بە من بوو کە ببم بە یەکەمی هەرێم یاخود لە ئاستێکی زیاترا بمبینەوە، بەڵام هیچ لە مەسەلەکەی نەگۆڕیوە. هەمیشە ئومێد لە دڵمایە، هەمیشە گەشتبینم و هەوڵێم کە لە ڕێگەی خۆمەوە لە ڕێگەی توانەکانمەوە پەرە بە توانەکانم بم و هەروەها بتوانم خزمەتی کۆمەڵگەکەم بم. بۆ ڕێگەی سعیکردن سوودم لەم جیهازە بینیوە هەتا قۆناغی 12، بەڵام دواتر بەهۆی کێشی بۆ دروست بوو. هاوڕێکی عزیزم ئەم ڕادیۆی پێشکەش کردم، زۆر سپاس دەکەم. ئەم ڕادیۆی پێشکەش کردم و لەمەوە سوودم وەرگرت، بەڵام دواتر لە کاتی ئیمتیحانە هەردووکی کێشی ڕوبەڕووی کێشە بووە، ئەوە بوو ڤایرۆس یای لەم جیهازە وە ڕادیۆکەش، و لە هەمان کاتا بووە هۆی ئەوەی کە من نەتوانم سوودێکی ئەوتۆ لێیان ببینم بە یوتیوب سوود لە لایڤەکانیان وەربگرم. ئەمە ژوای کرد کە دەرەجەی من بۆ ئاستەدا بەزێت، چونکە ئەوان بە شێوەیەکی دوور و درێژ و فراوان شەرحیەتەکانیانە کرد. من نەمەتوانی وەکو خۆم فریا بکەم کە لە شەوانی ئیمتیحانە ئەو هەمووە تێپەڕێنم. هەنێ بەشە بوو بە 5 ساعت تەواویە کرد، لەبەر ئەمەش تێکرای من بەو جۆرەکەمی. من ڕۆژانە لە ڕۆژانی ئاساییە نزیکی 8 ساعت بۆ 9 ساعت سەعیم کردووە، بەڵام ڕۆژانی کە بڵێن ئیمتیحانیا شتێکی پێویست بوو بێ کە زیاتر پێویستی بە سەعی بوو بێ نزیکی 10 ساعت بۆ 11 ساعت سەعیم کردووە. و هەروەها سەرەتا پێش ئەوەی کە جیهازەکەم یاخود ڕادیۆکەم کێشی بۆ دروست ببێت سەعیەکی زیاتر مەکرد، بەڵام بەهۆی ئەوەی کە دواتر ڕیکۆردەرەکەم کێشی بۆ دروست بوو توانیم سوود لە مۆبایلەکەم وەربگرم. بەڵام وەکو خۆتان نەزان مۆبایل پێویستی بە ڕیچارجکردنەوە و شەحنکردنەوە هەیە. تا ئەو کاتی کە بارگاویە بۆ ماوەیەکی زۆری لێ ئەبردم، ئەمەش بۆ هۆی ئەوەی کە هەنێکات نەمتوانی سوود لە کاتەکان وەربگرم بە پێویست. نابینایی نەبێتە بەربەز لە بەردەم خەونەکان، ما بتوانم بە خەونەکانم بگەم. بۆ سپاسی هەموو ئەو کەسانەکەم کە بە وشەیەک هاوکاری من بوون، بە تایبەت خێزانەکەم کە پاڵپشتی سەرەکی من بوون، خۆیان لە تیڤی و لە هەموو ئەو پێداویستیانە گرتوێتەوە کە لە ژیانی ڕۆژانەیە بەکارهێنرێن لەبەر خاتری من. زۆر زۆر مەمنونیانم. و سپاس بۆ هەموو مامۆستایانم کە دڵسۆزانە یارمەتی منیان یاوە، دەستی ماندووبوونیانە گوشم، هەموو هەوڵەکانیان بەرزە نرخێنم. سپاس بۆ هەموو هاوڕێ عەزیزەکانم کە ئاسوودا، ویسرا، لۆزان، ئەڵوان کە ئەمانە هەمیشە هاوکارم بوون لە خوێندنەوەی بابەتەکانە. هەر بابەتێک کە من کێشم بۆ دروست بوو بێ ئەوان هاوکارم بوون. و سپاس بۆ ئەو کەسانەی کە بە وشەیەک بێ ڕۆژێ تەرجیعی منیان کردووە بۆ ئەوەی لە خەونەکانم بەردەوام بم و هەرگیز بێهیوانە بم. من هەر لە قۆناغی سەرەتاییەوە کە چوومەتە خوێندن سوێندم خواردووە کە هەموو توانەکانی خۆم بۆ ئەوەی لە ڕێگەی ئەوە قەرزی دایک و باوکم بەمەوە کە چەند ماندوو بوون لەگەڵما تەعویزیان بۆ بەمەوە بەگیان و بەدڵ هەوڵ بم بۆ ئەوەی بتوانم ئاستێکی بەرز بەدەست بێنم. هەمیشە هەوڵماوە کە یەکەم بم و هەروە هەتا قۆناغی 12 ئەو خولیا و خەونانە بەدی هاتوون و بۆیە شتێکی چاوەڕوانکراو بکەم بتوانم ئەم ئاستە بەدەست بێنم و توانیم هەوڵ و ماندووبوونی خۆم بچنمەوە. سەرەتا کاتێک هاتوومەتە دنیاوە بە نابینایی نهاتوومەتە دنیاوە و هەر کەسێکی ئاسایی چاوم بە دنیا هەڵێناوە، بەڵام دواتر بەهۆی ئەوەی کە وەرهەم لەسەر چاوەکانم دروست بووە ئەوە بووە کە بۆتە هۆی نابیناییم. بەڵام ئەمە ڕێگر نەبوو لە بەردەم خەونەکانی منە کە بە 7 مانگی نابینا بووم. توانیم زۆر ئاستێ پەڕێنم، توانیم زۆر لە سەرکەوتنەکان بەدەست بێنم لەگەڵ کەمێک لە شکستەکانیش توانیم ببێتە هۆی ئەوەی کە من هەڵبستمەوە بەهێزتر لە جاران، نەک ئەوەی کە لاواز ببم و ڕەشبین ببم لە ژیان. لە ڕووی زمانی ئینگلیزیەوە تا ڕادێکی زۆر پەرم بەم زمانەیەوە، بەڵام بەهۆی خوێندنەوە خۆتان ئەزان کە دەرسەکانی کەش پێویست بوو کە گرنگی پێ بەم، بەڵام لەمە بەدووە هەوڵێم کە بە ڕادێکی زۆر زۆر پەرە بە زمانی ئینگلیزیەکەم بەم، لەگەڵەوەی کە بۆ قانونە خوێنم هەوڵێم کە پەرە بە هەردووکیان بەم بوو چەندین کۆرس بکەمەوە بۆ کەسانێک کە پێویستیان بە زمانی ئینگلیزی بێت یاخود وەرگێڕانی چەند کتێبێک بۆ چاپکردنیان بۆ ئەوەی خزمەت بە کۆمەڵگە بگەێنم. حەزەکەم فێری گیتارژەنین ببم، خولایەکی سەرەکیمە، بەڵام بەهۆی خوێندنەوە ئەو بوارەم بۆ نەڕەخساوە. ئینشاءالله لەمە دووە پەرەی پێ ئێم و هەروەها شعر نووسین و خوێندنەوەی ئەو شعرانەی یاخود ئەو وتانەی کەلام بابەتێکی جوان و سەرنجڕاکێشن
زۆر حەزەکەم بیان خوێنمەوە مۆنتاژیان بکەم ئینشاء الله هەوڵێم کە لە ڕێگەی ئەوانەوە خۆم بە بیسەران ئاشنا بکەم و خوێنەر و بیسەری دەنگی من بن. لە کۆمەڵگەی خۆمانە بەداخەوە ژیان بۆ کەش تا ڕادێکی زۆر قورسترە وەک لە کۆڕ لە هەنێ بوارەوە ئەچۆسێنرێتەوە و هەروەها بەکەم سیرکردنی یا نەهێشتنی بۆ ئەوەی کە لەو بوارە بخوێنێ. ئێستا هەنێک کەس ناتوانێت لە بواری مەلەوانیە بخوێنێ یا وەرزش ڕێگی پێنیان کۆمەلگا یاخود ماڵەوەیان. بەتایبەت کچان ژیانیان قورسترە بەڵام بەداخەوە نابینە دوو ئەوەنە ژیانی قورسترە لە کۆمەلگەیە بە چاوێکی کەم سەیرەکرێت. ئیتر من ئەمەوێ ئەوە بسەلمێنم کە نابینا کەم نییە بەس ئەوە ئیتر نابێ ئیتر بە چاوێکی کەم لە نابینا بڕوانین. نابینا زۆر گەورەترەوەی کە بیری لێکەنەوە. ئێمە کرۆکی گەشتبینین، ئێوە پێویستە لە ئێمە فێری گەشتبینی بن نەک ئەوەی بە چاوێکی سۆز و بەزەییوە سێرمان بکەن و بەکەم لێمان بڕوانە. لێرەوەمەوە بۆ هەموو ئەو کەسانە بڵێم کە ڕۆژانێک بووبوونەهۆی ناومێدبوونم پێیانەوتم تۆ ناتوانانی ئەوەی کاتەوە بەدەستی بێنی، پێیانەوتم خوێندنگە بۆ چاوسەخ سوودینیە چجا نابینا پێ ئەکەنین. لێرە و پێیانەڵم سپاس بۆ ئەوەی کە پێم پێکەنین. پێکەنینەکانی ئێوە وای کرد کە من بەهێزتر بم و پێکەنینەکانی ئێوە وای کرد کە من زیاتر هەوڵ بم بۆ ئەوەی بتوانم بیسەلمێنم بۆ ئێوە کە من بەتواناترم لەوەی کە ئێوە بیری لێکەنەوە.